ڕوو دەکەمە گەنجە خۆشەویستەکان و ئەوانش کە تەمەنێکیان هەیە. ئینسانی مسلمان منافق نەبێ و دووڕوو نەبێت، چونکە بەڕاستی کاتێکە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەی، فەیسبووکی ئەمەکە و پەیجی ئەوەکە و تەماشای یوتیوبی ئەوەکە دەکەی، بۆ دەرئەکەوێ ئەو خەڵکە زۆربەی وەکو دووڕوو وایە. تەماشا دەکەی بڕۆ سەر پەیجەکەی، وتارێکە، دوای وتارەکە گۆرانیە، دوای گۆرانیەکە پارچەی قورئانە، دوای قورئانەکە فلیمە، دوای تۆ سڕ خواتۆ گەعدەیە، تۆ سڕ خواتۆ نێرگە لە خواردنە، لەلاو هەم ئاینە، هەم وتارە، هەم قورئانە. یعنی وەکو ئینسانێکی دووڕوو کەس سەری دەرناکە لە هەر بابەتێکا بە نەوعێکە. مسلمان دەبێ بەم جۆرە بێت، خۆت یەکلا بکەرەوە، دیندار بە و یەک ڕوو بە، ناگونجێ گۆرانی لەکوێ، فلیم لەکوێ، گەعدە و نێرگە لە خواردن لەکوێ، قورئان و وتار لەکوێ. خۆت یەکلا بکەرەوە. و هەندێک کەسیش ڕۆیتە خوارەوە، خوا هەڵناگرێ لە غەیری وێنەگرتن و پۆست لێدان و ئاوا بەرامبەر کامیلە دەوەستەیە، یەک شتێک لە پەیجەکەیە نابینی باشە. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەت دەکات لەسەری، لەسەر ئەو شتێک کە بڵاوت کردوتەوە. لە دوای مردنت چییە ئەم شتانت بۆ ئەسڕێتەوە؟ ئەم هەموو گۆرانی و خراپەکاریە، ئەم هەموو جوێندانە. بۆیە ئاگادار بین خەڵکێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جوێنێک بڵاو دەکاتەوە، خەڵکیش ئەو جوێنە دەڵێتەوە. چەند کەس 1 ملیۆنێ خەڵک بە قسەی تۆ بکە و ئەو شتەی تۆ بڵێتەوە، سوێن بەخوا بەقەد 1 ملیۆن خەڵک گوناحبار دەبیتەوە. بۆیە ئاگاداری خۆت بە بزانە چی بڵاو دەکەیتەوە.